سڵاوتان لەوێت و ڕۆژتان باش بینەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن هیوادارم دڵتان شاد تەندروستیش بن. خۆشەویستان ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە 29 ساڵ بەسەر یادی ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کوردستان تێئەپەڕێت کە یەکریزی و تەبایی گەلی کوردستان لەناو ئەم ڕاپەڕینە بە دەردەکەوێت و ئەو ڕۆژەیە کە ئێمە هەموو کورد دەبێت شانازی پێوە بکەین و 29 ساڵ بەسەر ئەو سەربەرزیەدا تێدەپەڕێت. بەڵێ ڕۆژ باش سۆڤان ڕۆژ باش بینەران و بیسەرانی کوردستان 24 من و سۆڤان ئەمڕۆ بە شێوەیەکی جیاوازتر هاتینەوە لاتان بۆ هیواین کاتێکی سوودبەخشمان هەبێ لەگەڵتانەوە کۆمەڵە بەرگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادە کردوون بە تایبەت لەسەر یادی ڕاپەڕین و لەسەر دەواازەی ڕاپەڕین کە لە شارۆچکەی ڕانیی خۆشەویستەوە دەستی پێکردووە ئەمڕۆ زانیاریمان هەیە لەسەر ئەو شارە ئەو شارە گەشتۆتە کوێ لە چه ئاستێکی شارستانێتدایە کە دەواازەی ڕاپەڕین لەوە دەستی پێکرد و میلەتی کورد دەستی کرد بە ڕاپەڕین لە دژی ستەم و زڵمی ڕژێمی ئەو سەردەما. کۆمەڵە بەرگە و بابەتمان ئامادە کردووە لەگەڵ سۆڤان هەوڵێن زۆرترین زانیاریتان پێ بدەین لەگەڵ ئەوەشدا ڕێکارەکانی کۆرۆنا لەبیر ناکەین ڕێنمایەکان لەبیر ناکەین بەردەوامە بین لەگەڵتان هەڵێن تۆزە لە کۆرۆنا دوورکەوینەوە ئەمڕۆ بەڵام هەرێنمایەکانە بەخشێنمایەکان ئەمێنێت سۆڤان فەرموو کورتێ لە هەواڵەکان پێشکەشکە. نێچیروان بارزانی ڕایدەگەێنێت ڕاپەڕین بەرهەمی تەبایی بوو. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە ساڕۆژی ڕاپەڕین خەڵکی باشووری کوردستان پەیامێکی بڵاو کردەوە. ڕایگەاند ڕاپەڕین یەکێکە لە سەروەریە مەزنەکانی مێژووی گەلەکەمان و دەربڕینی باوەڕ و خواستی گەلی کوردستان بوو. ئاماژەی بەوەش کرد ڕاپەڕین بەڵگەی زیندوی تەبایی و یەکریزی نێوان لایەنەکان و پێکاتەکانی کوردستان. نێچیروان بارزانی داواش دەکات با یادی ڕاپەڕین وزە و ئیرادەی زیاتر بە یەکریزی و تەبایی بۆ خزمەتی گەل و وڵات ببەخشێت. مەسرور بارزانی بە بۆنەی ساڵیادی ڕاپەڕین پەیامێکی بڵاو کردەوە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە بۆنەی تێپەڕبوونی 29 ساڵ بەسەر ڕاپەڕینی خەڵکی کوردستان پەیامێکی بڵاو کردەوە و ڕایگەاند. ڕاپەڕینە شکۆدارەکەی ساڵی 1991 وەرچەرخانێکی مێژووی بوو لە دزاوتی ڕزگاری خوازی گەلەکەمان. ئاماژەی بەوەش کرد ڕاپەڕین بەرهەمی یەکگرتووی و یەکریزی هەموو پێکاتەکانی هەرێمی کوردستان بوو. مەسرور بارزانی ڕاشیگەاند لا ڕاپەڕین پەیامێک بە جیهاندرا کە گەلی کوردستان ژێردەستەیی و چەساندنەوە و نکۆڵیکردن لە مافەکانی ڕەت دەکاتەوە. سەرۆکایەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان کۆبوونەوە. سەرۆکایەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان کۆبوونەوە و هەنگاوی داهاتوویان بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق تاوتێ کرد. هاوکات لە کۆبوونەوەکەدا جەخدا پەرۆشی چارەسەرکردنی کێشەکانی عێراق کرایەوە. پشتیوانی هەوڵەکانی عێراقیش بۆ چارەسەرکردنی گرفتەکان لەسەر بنەمای دەستور و مافی پێکاتەکان کرا. وەک لە ڕاگەیەندراوی کۆبوونەوەکەدا هاتووە هەرێمی کوردستان وەک هەمیشە بەشێک دەبێت لە چارەسەرکردنی کێشەکان. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرپەرشتی کۆبوونەوەیەکی تایبەت با ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای کرد. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئامادەبوونی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت سەرپەرشتی کۆبوونەوەیەکی تایبەت با ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای لە هەرێمی کوردستان. لا کۆبوونەوەکەدا گفتوگۆ لەبارەی دوایین ڕێکار و ئامادەکاریەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان و بە دواداچوونی جێبەجێکردنی بڕیار و ڕێنمایە تەندروستیەکان کرا. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەختی کردەوە کە حکوومەت هەموو هەوڵێکی خۆی دەدات و لە چوارچێوەی ئەرکی خۆی بۆ پاراستنی هەسایشی نیشتیمانی. کۆبوونەوەکە لە بڕیار بوو کە بەڕاگررتنی گوتاری هەیلی و ڕێوڕسمە ئاینیەکان لە مزگەوت و کڵێسا و پەرستگاکان. دوو حاڵەتی دیکەی توشبوون بە کۆرۆنا لە سلێمانی تۆمار کران. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە. دوو حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی تۆمار کرا. ڕاشیگەاند دوو کەسە توشبووەکە بە کۆرۆنا لە بنەماڵەی ئەو هاوڵاتیە تەمەن 63 ساڵن کار دوێنێ بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا گیانی لەدەستداوە. وەزارەتی تەندروستی ئاماژەی بەوەش کردووە تا ئێستا 2586 کەس لە 27 شوێنی جیاواز لە کەرەنتینە. دووەم حاڵەتی گیان
دووەم حاڵەتی لە دەستدان بەهۆی گویان لە دەستان بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا تۆمارکرا. لەلایەکی دیکەوە بەپێی ڕاگەندراوی وەزارەتی تەندروستی عراق سێ حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە شارەکانی دیالە و نەجەف تۆمارکراوە. لە هێرشێکی چەکدارانی داعش سەربازێکی عراق لە گوڵاڵە کوژرا. پەیامنەری کوردستان 24 ڕایگەاند لە هێرشێکی چەکدارانی داعش بۆ سەرفەوجی دوی لێوای 20 عراق لە سنووری شارەدەی گوڵاڵە سەربازێکی سوپای عراق کوژرا و دوی دیکەش بریندار بوون. ڕاشیگەیاند بۆ چەند کاتژمێرێک شەڕ و ڕوبەڕووبوونەوە لە نێوان هێزەکانی عراق و چەکدارانی داعش ڕوویدا. ئاماژەی بەوەش کرد فڕۆکە جەنگیەکانی عراق چەندین پێگەی داعشیان لە سنووری حەمرین بردومان کرد. وا سەرۆکۆماری ئێران ئاشکرای کرد کە ڤایرۆسی کۆرۆنا لە سەرجەم پارێزگاکانی وڵاتەکەی بڵاو بۆتەوە. حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران ڕایگەاند ڤایرۆسی کۆرۆنا لە سەرتاسەری وڵاتەکەی بڵاو بۆتەوە. هاوکات سپاسی هاوکاری وڵاتانی بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتەکەی کرد. ڕۆحانی ئاماژەی بەوەش کرد ئەمریکا لە پێشکەشکردنی هاوکاری بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڕاستگۆ نییە. دەشڵێت ئەگەر ئەمریکا لە هاوکاریکردنی ئێران ڕاستگۆ بایە وەک هەنگاوی یەکەم دەبێت سزاکان کەم بکاتەوە. هەمیش کورتێک بوو لە هەوڵ. سۆڤان مرتاحی ئەمڕۆ بەجلی کوردیەوە بە دڵنیاییەوە زۆرم بەلاوە خۆشە زۆر بەلامەوە شتێکی ئاساییە تەنانەت هەنێک کەس زۆر کەس ناتوانێت زۆر بە بەردەوام جلی کوردی لەبەر بکات لەبەرکە هەڵگرتن و لە قوماش و شتەکەی بەڵام من بۆ خۆم زۆرم حەز لێ ئەبینم خەڵکی وڵاتانی تر تەنانەت لە پەرلەمانیشیانە بە جلوبەرگی کولتوری خۆیانوان هەروەک ئێمەش لە ناو پەرلەمانی خۆمان بە بەردەوام ئەبینین کە خاتونەکانمان بە جلوبەرگی کوردیەوە ئێمڕۆ ئێمەش بەهۆی سۆڤان زۆر وزەی پێبەخشیم منی شەربەکانم لەبەر کرد زیاتر وزەی پێبەخشیم هەستم کرد ڕۆژێکی خۆشتر دەست پێەکەم و هیچ ئیزعاجیشی نەکردم جیاوازیەکی تریشی هەر ڕۆتینی وەکو هەموو ڕۆژ نییە ڕۆتینێک بە بەردەوام هەر ئاینیژر بەڵام لەگەڵ ئەوەشە لەگەڵ لەبەرکردنی جلەکەمان دەرک ئەکەوێت کە گەلی کورد هەمیشە پابەنداوە ڕێز لە هەموو ئەو دەستکەوتانە ئەگرێت کە بەدەستی هێناوە بە خوێنی شەهیدان. بەڵێ بەڵێ جگەلەوەش کللتوری کوردی زۆر زۆر جوانە ئێمە جگەلەوە ئەمڕۆ کۆمەڵی پاکێجمان بۆ ئامادە کردوون تایبەت بە یادی ڕاپەڕین و میوانمانە بێت لەسەر ئەو بابەتە ساڵانە هاوکات لەگەڵ یادی ڕاپەڕین دەست پێکردنەوەی پرۆژە خزمەتگوزاریەکان و جێبەجێکردنی پرۆژەی نوێ لە سنووری ئەو سنوورانی کە ڕاپەڕینی تیا بۆ یاخودە و شار و شارۆچکانە داواکاری خەڵکی سنوورەکان و زیاتر ئەبێت بۆ خزمەتگوزاری هەر بۆیە ژمارەیەک لە پرۆژەکان لە دەڤەری ڕاپەڕین دەستی پێ کردوتەوە پەرلەمانتارێکیش پێشنیازی کردوتە سەرۆکاتی پەرلەمان تا لە ڕێی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە لە سنووری ڕاپەڕین جێبەجێ بکرێن و پرۆژەی گرنگن ئەو پرۆژانەی کە دانراوە و ئاماژەی بەوەش کردووە کە چاویان لەوەیە زیاتر ئاور لە سنووری ڕاپەڕین بدرێتەوە چونکە لە ڕابردوو ئەو ناوچەیە ڕوبەڕووی وێرانکاری بۆتەوە. ساڵانە لەگەڵ نزیک بوونەوەی یادی ڕاپەڕین پرسی پرۆژە خزمەتگوزاریەکان قسە و باسی گەرمی ناو خەڵک دەبێ. ساڵانی ڕابردوو قەیرانی دارای چەندان پرۆژەی گرنگ و استراتیژی لە سنوورەکە پەکخستووە. ئیدارەی ناوچەکە کار بۆ دەستپێکردنەوەی پرۆژەکان دەکات. بۆ ئەوەش داتا و زانیاری پێویستیان لەبارەی پرۆژە ڕاوەستاوەکان بۆ وەزارەتە پەیوەندیدارەکان بەرز کردوێتەوە. دەرەمە لە دوای تشکیلی کابینەی تازە ئێمە وەکو ئیداری ناوچەکە پێشنیاری ئەو پرۆژانیان بۆ ئەو پرۆژانی کە تەواو نەکراون ئێمە هەموو ئەوانە داخلی پلان کراوە هەر کەسە بەپێی تایبەتمەندی بەڕێوەبەرایەتەکەی خۆی بەڕێوەبەرایەتی شارەوانیەکانی ئەو پرۆژانی کە تەواو نەکراون تەندروستی و پرۆژانی کە تەواو نەکراون پرۆژەی ئەوەی کە تەواو نەکراوە ئێمە هەموو ئەوانە کراون ئەولەوێتی کاری ئیداری ڕاپەڕین لە ڕاستیدا بە ئێمان گوتۆ پرۆژانی کە تەواو نەکراون دەستنەوە بواری جێبەجێکردن و تەنفیز دەکرێن. هاوڵاتیان چاویان لە خزمەتگوزاری زیاترە بۆ سنوورەکە و پێیان وایە لە ڕابردوو بە ئاستی قوربانی و ئەو وێرانکاریانی بەسەر ناوچەکە هاتووە سنووری ڕاپەڕین ئاوڕی لێ نەدراوەتەوە.
ئەم پەرلەمانتارە ژمارەیەک پرۆژەی پێشنیازکراوی داوەتە سەرۆکایەتی پەرلەمان و لەبێشەوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران تا لە داهاتوو بتواندرێت لە سنووری ڕاپەڕین جێبەجێ بکرێن. ئێمە بە حکومێکەوە ئێستا نوێنەری ئەو دەڤەرینە نوێنەری هەموو کوردستانی دیارە لە چەند ڕۆژی ڕابردوو من چەند پرۆژەیەکم ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کردو لەوێش بۆ ئەنجومەنی وەزیران هەتاکو ئێستا یادەکان هەر تەقلیدی بوونە یادی ڕاپەڕین بەوەی ناکرێتەوە کە چەند ئاڵایەک و چەند نمایشێکی شانۆی و یان گۆرانی و یان وەرزشی بکرێت بەڵکو دەبێ یادی ڕاپەڕین لە تموعی خەڵکی کوردستاندا بێ یعنی لە یادی ڕاپەڕین لە تموعی خەڵکی ڕانێدا بێ. 29 ساڵ پێش ئەمڕۆ ڕاپەڕین لە ڕانیا دەستی پێکرد و تەواوی شارەکانی باشووری کوردستانی بە کەرکووکی شەوە گرتەوە. دوای سێدەیە هاوڵاتیان ئێستا چاویان لە خزمەتگوزاری زیاترە و پاراستنی دەستکەوتەکانی ڕاپەڕین و حەسانەوە لە سایە و سێبەریدا بە گرنگ دەزانن. بۆ ئەوەش کابینەی نوێی حکوومەت دروشمی حکوومەتی هاوڵاتی و لەژایەتی گەندەڵی و کوردستانێکی بەهێزی بەرز کردوێتەوە. ئارەسەبین کوردستان 24 ڕانیە. بەڵێ لە ڕۆژی 5 سەی 1991 و 29 ساڵ لەمەوبەر دانیشتوانی دەڤەری ڕاپەڕین دژی دام و دەستگاکانی ڕژێمی بەعس ڕاپەڕین و توانیان با خوێنی شەهیدان و پشتیوانی پێشمەرگە دەسەڵاتی بەعس لە سنوورەکە کۆتایی پێبهێنن. لە شۆڕشی ڕاپەڕیندا چەندین کەس لە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا بۆ ئازادی ئەمڕۆی کوردستان شەهید بوون و بوونەتە قوربانی. ڕۆژی 5 سێ ڕۆژانی دوایی بووە بۆ گەلی کوردستان لە بندەستی ڕژێمی بەعس و ڕزگاربوونی لێی و توانیان حکمی خۆیان بەدەست بێنن. لە ڕاپەڕیندا گەلی کوردستان حکمی ژێردەستەیی و چەسانەوەی ڕەت کردەوە. هاوکات پەیامێکی بە دنیادا کە هەرگیز دەنگی کورد کپ ناکرێت و بەردەوام دەبیستێت. ڕانیە کە بە دەواازەی ڕاپەڕین ناسراوە و مێژووی ئەو ناوبانگەی دەگەڕێتەوە بۆ ڕاپەڕینی ساڵی 1991 کە لەم شارۆچکەیەوە سەری هەڵدا. مێژووی دروستبوونی ئەم شارۆچکەیە دەگەڕێتەوە بۆ ناوەڕاستی سەدەی هەفتە و سەر بە ئاماراتی بابان بووە. لەگەڵ دامەزراندنی دەوڵەتی عێراق سەر بە پارێزگای هەولێر بووە. ساڵی 1957 خراوەتە سەر پارێزگای سلێمانی. لە بەشی ڕۆژهەڵات و ناوەڕاستی شاری ڕانیە گەڕەکێک هەیە بە ناوی گەڕەکی قەڵات کە بە کۆنترین گەڕەکی شاری ڕانیە دادەنرێت. لە سەردەمی شێخ مەحموودی حەفید بارگای جێگری حاکمی سیاسی سلێمانی ئینگلیز لە دەربەندی ڕانیە بووە. یەکەم بڵاوکراوە لە ڕانیەدا ساڵی 1942 بە ناوی بڵێسە دەرچووە. ڕوبەری ناوەندی قەزای ڕانیە 8 کیلۆمەتر دووجایە کە دەکاتە 3200 دۆنم. ژمارەی دانیشتوانی ڕانیە بە هەر چوار شارەدەی حاجیاوا و چوار قورنە و سەرکەبکان و سەرروچاوە 222730 کەسە. ئەم شارۆچکەیە لە سەرەتادا تەنیا گەڕەکێکی هەبووە بە ناوی قەڵات، بەڵام ئێستا زیاتر لە 21 گەڕەک لە شارەوانی ئەو شارە تۆمارکراون. ڕانیە ئێستا ئیدارەیەکی سربەخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە و 47 بەڕێوەبەرایەتی و یەکەی کارگێڕی لەو شارۆچکەیە هەن. بەهۆی هەڵکەوتەی جوگرافی و جوانی سروشت و کەش و هەواکەی 4 سەیرەنگەی لە دەڤەری ڕاپەڕین هەن، ئەوانیش کەناری ئاوی دەربەندی ڕانیە، لای گردە دێمە، سەیرانگای بێتواتە، گوندەکانی ناوچەی دۆڵی شاورێ و ئاکۆیەتی. بەپێی نەخشەی شارۆچکەی ڕانیە 6 پارک و 8 بازار لە شارۆچکەکە هەن و قەیسەری نەقیب کۆنترینیانە. شارۆچکەی ڕانیە یان دەواازەی ڕاپەڕین لە ڕووی خوێندن و زانستیشەوە شارێکی دانابراوە لە پێشکەوتن و مۆدێرنەکان. بە جۆرێک 5 پەیمانگا و 46 قوتابخانە لە ناوەندی ئەو شارۆچکەیە هەن و لە ساڵی 2010ەوە زانکۆیەک بە ناوی زانکۆی ڕاپەڕین لە ڕانیە دامەزران. بە هەمان شێوە 7 نەخۆشخانە و 13 بنکەی تەندروستی و 59 مزگەوت لە شارۆچکەی ڕانیە هەن و خراونەتە خزمەتی هاوڵاتیان. ڕانیە ئەو شارۆچکەی هاوشان بە بوارەکانی دیکە لە بواری وەرزشیش پێشکەوتنی باشی بەخۆیەوە بینیوە. بە شێوەیەک ئێستا 8 یاریگا و دەیان ناوەند و هۆڵی وەرزشی لەو شارە هەن. ڕۆژی 5 سەی 1991 29 ساڵ لەمەوبەر دانیشتوانی ڕانیە دژی ڕژێمی بەعز ڕاپەڕین و دام و دەستگاکانی ئەو ڕژێمەیان لەو شارەوە دەرنا. توانیان بە ڕاپەڕینێکی جەماوەری و بە خوێنی دەیان شەهید دەسەڵاتی ڕژێمی بەعز لەو شارە کۆتایی پێبێنن. دواتر ڕاپەڕینی جەماوەری و ڕاپەڕینی هەموو شارەکانی باشووری کوردستانی کردەوە و توانرا حکوومەتی بەعز کۆتایی پێبهێنرێت و کورد ببێتە خاوەنی پەرلەمان و حکوومەتی خۆماڵی
بەو پێی بۆ یەکەم جار ڕاپەڕین لە ڕانیەوە دەستی پێکرد لەلایەن پەرلەمانی کوردستانەوە نازناوی دەواازەی ڕاپەڕینی پێبەخشرا. هاژە غەفور، کوردستان 24. هاژە دەست خۆش بەم بەیانە بە ئین هاسەکەت سەفەرێکی جوانت پێکردین بۆ ناو شار و دەواازەی ڕاپەڕینی کوردستان کە زۆر گرنگە جیل لە دوای جیل منداڵەکانمان ئەوە بزانن کە ڕاپەڕین یەکەم دەواازە بۆ هەموو ساڵێک ئەویان بەبییر بێنینەوە. بێگومان لەگەڵ گەورەبوون و فراوانبوونی ئەو شارۆچکێش هەر لەو کاتەوە ئەگەر لەژێر دەستی ڕژێمی بەعز وایە لەوانە بوو ئێستا کەسی تیانەمایە بەو شێوەیە نەبووە بەڵام سوپاس بۆ خۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش گەیشتۆتەوە ئاستێکە ئەوە تا ئیدارێکی سەر بەخۆی ڕاپەڕین بە چ شێوەیەک فراوان بوو کە ئێستا ژماری دانیشتوانی زۆر زیادی کردووە بەڕێ لە ڕۆژانی ڕاپەڕینی لە ئەو ڕۆژانی کە ڕاپەڕینە خەڵکی کوردستان دژی ڕژێمی بەعز هەستان کەسانێک سەرکەوتنەکانی ئەو ڕۆژیان تۆمار کرد هەر لەگەڵ دەستپێکی ڕاپەڕینە کۆمەڵێک کە ڕاستە پێشمەرگە بە گیانی خۆی خەباتیە کرد بەڵام کۆمەڵێک کەسیش لە ناو شارەکان بە شێوازێکی تر ڕاپەڕینیان بەڕێوە برد بۆ ئەوەی چۆنێتی ڕاپەڕین بۆ نەوەکانی داهاتوو ڕوون بکەنەوە. ئەو کەسە سەرکەوتوانە یاخود ئەو سەرکەوتنە مێژوویەی لە تۆمار و دۆکومنتەریەکاندا بمێنێتەوە. یەکێک لەوانە ئومێد مام ڕەسووڵە کە لەو ڕۆژەدا زۆرینەی ڕوودا و چۆنێتی ڕاپەڕینی خەڵکی تۆمار کردووە. ئەو کاک ئومێد لێرە میوانی ئێمەیە باسی ئەو ڕۆژەی لەگەڵەکەین و بزانین یادەوەرەکانی کاکومێت بفەرموویت ئێرە کاگومێت فەرموو بە ناستدێ بەخێر هاتی. بەخێر هاتی کاکومێت بەخێر ڕۆژ باش زۆر سپاس ڕۆژێکی باشە هەبە. بۆیش باشتر ڕاپەڕینتان پیرۆز سپاس لە ئێوەش پیرۆز بێت بژیت. کاک ئومێد جەنابەت وەک شاید حاڵێکی ڕۆژانی ڕاپەڕین و ئەو کەسێک کە دێکۆمنتاریەکی باشی هەیە لەسەر ڕاپەڕینی گەلی کورد بە تایبەتی لە ڕانیە وایە یەکەم ساتی ڕاپەڕینی خەڵکی ڕانیە چۆن بوو ئەومان بەبییر بێنیتەوە. دیارە ئەو کە بگەڕینەوە بە مێژوو ئەو کاتە تازە عێراق لە جەنگێکی دۆڕاو کە لە بەناوی گەردەلولی بیابان دوای داگیرکردنی کوێت هات بۆ دەرەوە کەشێکی نەئارام لە ناوچەکەدا دروست بوو. دیارە کوردیش ساڵانێکی دوور و درێژە لە شۆڕشدایە بۆ سربەخۆیی هەر لە شۆڕشەکانی ئاگریدا بوو دواتر شێخ مەحمود و ئەیلول و گوڵان و شۆڕشی نوێ و ئەوە بوو خەڵک هەمووی تامەزرۆی سربەخۆی و ئازادی بوو. وەک بەری کوردستانی بڕیاریدا بوو بڕیار وا بوو کە ڕۆژی حوتی سێ ڕاپەڕینی گەورە لە شاری سلێمانی دەست پێ بکرێت بەڵام تامەزرۆیی و تێنوێتی خەڵکی دەڤەری بیتوێن بە تایبەت ڕانیە زۆر لەوە گەورەتر و بەجۆشتر بوو. ئەوە بوو دوو ڕۆژ لە وادەی خۆی زیاتر پێشخرا ئیتر ڕاپەڕین جوڵەیەکی جەماوەری بێلایەنی هەمەلایەنی یەک بیر و بڕوا و یەک هێز و یەک توانا بوو کە تێیدا گەورە و بچووک خەڵکی ڕانیە بەو خەڵکانەشەوە کە میوان بوون لە ڕانیە هەمووان بەشداری ڕاپەڕینەکان بوون و لە بەرەبەیانیەکەی پێنجی سێ کە ڕۆژێکی زۆر خۆش بوو کە تێیدا بۆ یەکەم جار خۆری ئازادی هەڵات گەورە و بچووک هەموو بەشداریمان کرد لەو ڕاپەڕیندا. هەستەکەم ئەمڕۆ تەواو وێنەی ئەو کاتاکەیتەوە هەمووی و لە پێشچاوە بەتەکیدی حەز دەکەم بە تێکستێک دەست پێ بکەم. بەڵێ حتمما ئێمەش ویستمان داوای ئەوەت لێ بکەین چونکە بە دیدی جەنابەت کەسێکی نووسەر و شاعریشی حتمما دیدی جەنابەت بۆ ڕاپەڕین بە شێوازێکی ترە لەگەڵ خەڵکی ڕانیە بەو کازیوەی بەیانیە کە هێشتا گشت لە خەودا بوون تۆ ملوانکەی ڕاپەڕین و سەرکەوتنت دەهۆنیەوە بۆ گەردنی پیرە هەولێر و دهۆک و کەرکووکی تینووی ئازادی تۆ ملوانکەی ڕاپەڕین و سەرکەوتنت دەهۆنیەوە بۆ شەقام بە شەقام لەسەر پێی سلەیمانی بەو کازیوەی بەیانیە کە هێشتا گشت لە خەودا بوون تۆ ڕۆڵەکانت هەڵستاندن و دار و بەرد و کۆنەتایەت بۆ ڕێگرتن پێناردنە دەر بۆ سەرجادە و هەموو هاندان بۆ گیانبازی بەو کازیەوەی بەیانیە کە هێشتا گشت لە خەودا بوون لەگەڵ یەکەم چەخماخەدا
بووی بە دەواازەی ڕاپەڕین لەگەڵ یەکەم چەخماخشدا بۆ تا هەتا گەیشتی تەلووتکەی شانازی. دیارە من شەوی بەر لە پێنجیسێ لە ماڵی خۆمان نەبووم، لە ماڵی مامێکم بووم. بەڕاستی من خۆم ئامادەکرد بوو بە حوتیسێ لەگەڵ برادەران و بەیانەکەی ئاگادار کرامەوە وتیان لەناو بازار جموجۆڵێک دروست بوو پێدەچێ ئێمە پێشی بخەین. ئەو بوو من هەستام چوومە دەرەوە سێرم کرد بەشێکی زۆری لەو هاوڕێیانی کە وا بڕیار بوو پێکەوە هیم بین چەکیان بەدەستا ئیتر ڕێگە گیراوە وەکل تێکستەکە داهات و ئەوانە من بیرم کردەوە کە هەرچی زووە من بڕۆم کامیرەکەم تاودەم بتوانم شتێک تۆمارکەم چونکە وەکو لە پێشتریش داوتمە هەمیشە مێژوو ئەو کەسانە دەینووسنەوە کە سەر دەکەون وتمان بە خۆمان مێژوو خۆمان تۆمارکەین سەرکەوتوو بووین ئەوە کارێکی باشمان کردووە شکستیشمان هێنا ئەوە توانیمانە بۆ مێژوو شتێک تۆمارکەین ئەو بۆ کاتەوەکو وتم کە تازە عێراق لە شکستی هێنا بۆوانە کارەباشتی وا زۆر کەم بوو چون کامیرەکەم هێنا بای چەند دقەیەک پاتریەکانی شحنیان تێنا بوو ئەو چەند دقەی کە پاتریەکان شحنی تا بوو توانیم هەندێک وێنە تۆمارکەم وێنانە کامە بوو کە یەکەم جار تۆمارە کرد کام دیمەنانە دیمەنێک کە یەک لەو گیانبازانی کە تێدا جانی بەخت کرد و کە بە پاڵەوانی ڕاپەڕینیش لە قەڵەمدەری یەکەم جار کە ڕوزومی کامیرەکەم بردە سەری بۆی هیمکە ئەم دووربینە لابە کاتەوە بوو ئەو کاتەوە بوو یادی بەخێر درود بۆ جانی بەرزەفڕی ئەو هەموو هاوڕێیەکانی تر بەڵێ ئیتر لەوێ والێک بەردەوام بووین لەگەڵی تا ڕۆژانی ئازادکردنی کەرکووک و دواتر کۆڕە بوو دواتری شار بەردەوام دقیتر بەشی کرد کامێرەکە و هیچ توانی ئەو ڕۆژە سێ چوار دقە سێ چوار دقە تومن کۆمەڵێک دیمەنی جوانمان تۆمار کردووە بەڵێ کامێرەکەی خۆت بوو بەڵە قوربان ماوتێ ساو کامێرە وەڵی کامیرەکە بەداخەوە لە هەڵاتەڵات و هینەکەی کۆڕەودا لە بین چوو بەڵام گرنگەوەی گرتەکان ماوە زیاتر لە 300 سعات دۆکیمنتاریم هەیە زۆر زۆر باشە کەواتەوە بێت هەڵی ئەوە داوە کە لە ڕێی ئەو 300 سعاتە کورتە فلیمێک بەرهەم بێنیت یا بیر لەوە بکەیتەوە شتێک بنووسیت و هەر ئەو وێنانە بەکاربێنیتەوە ڕاست دەفەرمی وەڵا بەهۆی سەرقاڵی زۆرم لە هەندێک بواری تردا و خوێندن و داوام وانە بەڕاستی نەپڕژامەتە سەرەوە بەڵام پرۆژەمە لە ئایندەیەکی نزیکدا بتوانم چەند کارێکی جوام بکەم بە پشتیوانی دەستگا ڕاگەیاندەکان چۆن توانیوتە تا ئێستا پارێزگاریان لێ بکەیت ئەو دیمەنانە یاخود بیان پارێزی هەڵیتەوە مەترسی نیە لە ناوچە خۆتت زان ئێستا زۆربەی ئەو شتانە ئەبێتە فلاش میمۆریەکیان بە شێوەیەک زوو ڤایرۆس و شت لێ ئەفەوتێ بەتەکی دووە ئیتر لەو هەڵبەز و دابەزانی کە دوای ڕاپەڕین ڕوویاندا لەو حاڵەتە ناخۆشەدا من توانیمە بیان پارێزم دڵنیا بە دەیان پارێزم باشیش پاراستونە تێک نەچوونی هیچیان و خۆیان جوان ماون کاک هێمن حتمما جەنابەت بە کامێرەکەت وێنەت گرتووە کامێرەی هزری خۆت چ شتێکت لە پێش چاوە کە نەتوانیەوە بە کامێرەکە تۆماری بکەی و ئێستا وێنەی دێتە پێش چاوت لە هزری خۆتەوە بە کامێرەی هزری خۆت زۆر شت هەن زۆر شت هەن ئەو کەسانی کە گیانیان بەخشی ئەو کەسانی کە تا ئێستا هیچ دەستگایەکی ڕاگەیاندن ناوی نەهێناون کە پاڵەوانی سەرێکی ڕاپەڕینەکان بوون زۆر دیمەن هەیە زۆر شت هەیە کە کامیرە دەرچی پێ نەکردووە بەڵام زۆر شتیش هەیە کامیرە بە ڕێکەوت هاتوتە بەرزومی کامیرەکە کە لەوانەیە پێشتر ئەگەر دایان ئامادەکاریشت بۆ کردبایە وەک ئەو ڕێکەوتە دروست نەبووایە کام لەو دیمەنانە هەرگیز بیرە ناچێتەوە زۆر کاریگەری هەبوو لەسرە دەم خۆش ئەوە بە تێکستێک وڵام کچێکی زۆر زۆر قارەمان کە ناوی گوڵەباخ بوو خەڵکی ڕۆژهەڵات بوو بەڕاستی ئەوە نەمتوانی بە تۆماری بکەم بەڵام بە تێکست وا بزانم تۆزێک تۆڵم بۆ کردوێتەوە گوڵەباخ لە باخێکی بێنازی ڕۆژهەڵات ڕاهات من نازانم خەڵکی بۆکان بوو یا سنە یا مەهاباد وەلێ لە ڕانیەی ڕاپەڕین
تەمەنە چەند وەرزەکەی خۆی کردە خەڵات گوڵەباخ لە باخێکی بێنازی ڕۆژهەڵات ڕاهات من نازانم خەڵکی بۆکان بوو یا سنا یان مەهابات وەلی ئەوەندە دەزانم هاکا سبێدەیەکی نزیک لە جیاتی خۆر ئەو شان بەشانی ئازادی لەکەل هەڵهات خۆش بێ خەمەگین بێ هەرچەنە ئەگەر گوڵباخی خۆمان نەبێ سۆڤان ئێمەش من هەر ئێستاوم لە خەیاڵا بوو ئێمە ئێستا لە بوڵتنی کاژمێر هەشت پێشکەشکارێک بێژەرێکمان هەیە کە هەواڵەکان پێشکەشەکات گوڵباخی ناو خەڵکی ڕۆژهەڵاتی شەوە لەو کچە ئازانە کێناڵێ ئەو نەبێت قوربان ئەوە شەهید بووم ئینشاءڵڵا ئەم گوڵەباخەمان جێ ئەو بگرێت ئینشاءڵڵا دەیان گوڵەباخی وەکو ئێوە جوان بەردەوامی بە شارێ بازە دەدەن هیچ ترسێک هەبوو ئەو سەردەما کاتێک تۆمارتەکرد یاخود ئێوە لە کاتی ڕاپەڕی نابوون سەرباسەکانی ڕژێمی بەعش بێن و یاخود دەستگیرتان بکەنەوە ترسی ئەوەتان هەبوو چۆن بوو ئەو کاتە ترس یعنی بەسامترین چرکە ساتەکانی ئەو کاتە بوو چونکە وەک گوتم سنووری دەوروبەری ڕاپەڕین هەمووی ڕاگوێزرا بوو تاکە شار کەما بوو بشبورن گلەیەکم لە تەلەڤیزیۆنەکەی بەڕێستانە و لە ئامادەکاری راپۆرتەکەیە کە بەردەوام دەڵێ شارۆچکە شارچکە دەکرێت پێش ڕاپەڕین بەڕانێ بگوترێ شارۆچکە بەس بەڕاستی ئێستا شارە شارێکی گەورەیە دواتر هەروەکو شانازیەکیش کە ئێمە هەڵگری دەواازەی ڕاپەڕین حەقنی هیچی تر پێمان بڵن شارۆچکە ئەو کاتە هەموو سنوورەکە ڕاگوازرا بوو تاکە شوێن ڕانێ مابوو هەر چواردەوری ڕانی زیاتر لە 15,000 سەرباز لە دەوروبەری ڕانێ بوو فرقەیەکی گەورە نزیک ڕانیە بە 1-2 کیلۆمتر لە ڕانێ بوو بەڵام پارەمانی و جوامێری خەڵکی ڕانگە هەموو ترسەکانی شکان بەڵێ کاگومنت من ئەوە لە یاد نەکەم و ئەو بەجەناوت بڵم باگلەکەت هەر لێرە گەرما و گەرم ئەوە ببێت ئێمە مەبەست لە ئەوەی کە وتمانە شارچکەی ڕاپەڕین مەبەستمانەوە بوو کە ناوەندی شاری ڕانیە بخەینە ڕوو کە شوێنی ڕاپەڕینەکەەوە ئەگینا وەکو تر ئیدارەی ڕاپەڕین لە هەموو پاکێجەکانی تر و لە هەموو ئین هاوسەکانی تر بەوە ئاماژەی پێکرێت کە ئەمە شاری ڕاپەڕینە و شاری ڕانیەیە کە لەوێ ڕاپەڕینتە ئەمە ڕوونکردنەوەی ئەوە نەبێتەوە بۆ مێژوو ڕانیە زۆر کۆنترە لە شاری سلێمانی بەڵێ وەکو پرسیارێک کە باسی سلێمانیت کرد جەنابەت بە کامێرەکە تەنها توانیتە دۆکمنتی بەس ڕانیە بکەیت لە ڕاپەڕینە یا وەکو شارەکانی تریش ئەوەندەی توانی بمان ئەوەندەی کە بوار بووێ گرتومانە هەر لە ڕانیەوە کە دەست پێکراوە تا ئازادکردنی کرد لە ڕۆژی 20 مانگ 23 ئەگەر تێکستێک ما بێت پێشکەشمان بکەیت و سپاس بکەین ئەو تێکستانەی کە نووسیتە ئێستا بە خیاڵتا دێ ئەیان نووسە هەر ئەو سەردەمە نووسیتە ئەو کاتە دواتر چەندی ساڵ ئێوە پێم خۆشە پانۆرامای ڕاپەڕین بخێنەوەتان 5 ئازار هەر هەمومان یەک بڕوا بووین 5 ئازار هەر هەمومان لە دوا ساتی مان و نەمان گیان لە سەردەست بۆ کوردستان لە شاڵاو بووین 5 ئازار عەلی نەبی و عەزیز بەگ و کاکە حەمەی مەجید هاوار محەممەدی کاکە هەمزە و کاکی وەرتی و فەرحان ستار بەکر پیرۆت سەلاح لێوڕەش بەخشە ڕزگار سەربەست جەواد فاڕوق مەلا و ئاڵی و ڕۆژگار سەلام نیازی عوسمان سەردار سەعید ئەحمەد ئەسعەد خاڵدار جەمال ئەردە خەباد ڕێبوار سامە هیوە کەمال هەژار اسماعیل ئازاد یاسین جەبار سیروان ئالان بەکر نزار سلێمان شێوا و ڕەمگ وشیار ڕەسوڵ مۆفەق حەسەن سالار حەسیب مەعروف وریا بەشدار نەبەس عومەر قادر دڵدار برایم ساڵح خدر دڵزار ئاوات جەلال هێرش بیدار بەهرۆس کاوە خالید یادگار ڕەحمان
کوردۆ ڕەوەند سوار لاجان عەباس محمود شاکار کاکەمین و ئاری و ساکار ئەنوەر لوقمان هاشم دیار یوسف هەمزە ئەرسەلان و حەمە و زرار مستەفا و کاکە جوبرائیل عەزیز بەختیار دایە هەمین ڕێزان بەهار گوڵەباخ کەژاڵ خاتو حەبەی دایکی تەلار سەعادەت پەری ئاشتی چنار بەفرین ئاوەڕ چیمەن کنار سەیران خەجێ خەرمان نیسار قمری شیرین خاوەر نیگار بێگەرد نێرگس خونا و بڕیار پەخشان سنوور ناسک هەوار سەرگوڵ ڕووناک جوانە بژار مریەم فاتم پەیمان خومار جەمیلە شلێر ئاورنگ بنار نیشتیمان و لەیلا و نازدار شاهۆ شەهێن شاهۆ هەڵۆ شەهێن تەوار هتت پێنجی ئازار گەورە و بچووک هەر هەمومان ڕاپەڕین و هەر هەمووشمان ئازادیمان بۆ یەکەم جار لە ڕانیەوە دا لە ئێخەی یەک بەیەکی دێهات و شار ئەوان هەموو پاڵەوانەکانی ڕاپەڕین بوون بەوانش کە گیانیان باس دەستەکانە خۆش ئومێدوان ڕسوڵ زۆر سپاس بۆ میوانداری بۆ تێکستەکانیشە زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ کوردستان 24 ومێت دەکەم هەمیشە شاشە گەشەکەی کوردستان 24 وا گەشت و گەشتر بێت زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوە خۆشتر فەرم بەڵێ لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ هەموو ئەوانەی کە ناویان هێنرا هەموو ئەو شەهیداناوە هەموو ئەو کەسانەی کە بڵێسەی ڕاپەڕینیان لە شاری ڕاپەڕینی خۆشەویست دەست پێ کرد. ئێستا چینە لای کەش و هەوای شارەکانی کوردستان بە یەکەوە بینەرەبین. بەڵێ هەروەکو ئەو ڕێکارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان گرتوێتیە بەر بۆ کۆنتڕۆڵکردنی نەخۆشی کۆرۆنا و ڤایرۆسی کۆرۆنا ئەمڕۆ دوای 14 ڕۆژ 283 کەس لە هەرێمی کوردستان کەرەنتینە بەجێ دەهێڵن دوای 2 هەفتە لە چاودێری و پشکنینی بەردەوام
بە گومانی ئەوەی کە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا هەبوو بێت ئەمڕۆ 283 کەس لە هەرێمی کوردستان کەرنتینەکان جێدەهێڵن و دەگەڕنەوە ماڵن کە ئەمە هەواڵێکی زۆر خۆشە کەواتە ئەوانە پشکنیەکانیان پاک دەرچووە و هیچ پێویست ناکات لە کەرنتینەکان بمێننەوە. دوو هەفتە لەمەوبەر دوای گەڕانەوەیان لە وڵاتی ئێران لە ڕێگەی دەواازەی سنووری نێودەوڵەتی حاجی ئۆمەران 440 کەس بە گومانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە سۆران و ڕەواندوس کەرانتین کراون و خرانە ژێر چاودێریەوە کە هەر 12 کاتژمێرجارێک پشکنینیان بۆ کراوە و دەرکەوتووە هەڵگری ئەو ڤایرۆسە نین و هیچ حاڵەتێکی توشبوون بە کۆرۆنا لەناو ئەو کەسانەدا تۆمار نەکراوە. وا بڕیارە ئەمڕۆ 283 کەس لەوانە ڕەوانەی ماڵەوە بکرێن وا سبەی واتە ڕۆژی هەینی ژمارەیەکی دیکە لەو کەسانەی کە کەرنتینە کراون ڕەوانەی ماڵەوە دەکرێن. ئەمە ئەم گرتنەبەری ڕێگەیە زۆر بۆ ئەوەی کە نەخۆشیێکە بڵاو نەبێتەوە زۆر کاریگەرەوە داوا لەو کەسانە ئەکرێت کە تەنانەت بە ڕێگەی قاچاقیش ئەگەڕێنەوە هەرچەند ڕێگری لەوە زۆر کراوە و دوێنێش کۆمەڵی خەڵک دەستگیر کران بەهۆی ئەوەی کە بە قاچاق خەڵکە گەڕێنەوە خۆیان بچنە کەرنتینەکان ئەمە پاراستنی تەنها بۆ خودی خۆیان نییە ماڵ و مناڵیان و هاوڵاتیانی بێگومان ئەو هەماهەنگیە لەگەڵ تیمەکانی تەندروستی لەگەڵ هەموو یەکە ئیداریەکان زۆر گرنگە هەم بۆ خۆیان لەبەر تەندروستی خۆیان و بۆ کۆمەڵگەشت بەگشتی. بازاڕی مامەڵەکردن بە ئاژەڵ و باڵندە لە ژێر پردەکەی سلێمانی پێچەوانی ڕۆژانی پێشهاتنی ڤایرۆسی کۆرۆنا قەرەباڵغتر بووە. فرۆشیاران شکری خواکەن کە بازاڕیان گەرمە. زۆر بەشیان ناترسن لە ڤایرۆسەکە لە کاتێکدا تەندروستی ئەو شوێنە بە مەترسی دەزانرێت و بڕیاری پێویستی بۆ ڕۆژانی داهاتوو لەسەر دەدان. وڵای ئیرادیان بەرزەکەواتە. بێژگە لە ئیرادەش هەمان شت زۆر باشە کە ناترسن. چون هەر لەو ڕۆژۆ کە باس لە ڤایرۆسی کۆرۆنا ئەکرێت داوترێکە ڤایرۆسی کۆرۆنا تەنها بە دابەزینی بەرگری لەش ئەتوانێت زاڵ ببێ بەسەرەوە دابەزینی بەرگری لەشی شواکە خڕۆکە سپیەکانی ئەوەی کە ئەو خڕۆکانی کە بەرپرسن لە بەرگری لەش تێک بشکێن لە کاتی ترس و سترێسە و کەسەکە توش ببێت بۆیە دەستان خۆش بێت کە ئەوها بەردەوام لە کارەکانتان بەڵام ئاگادار بن و ڕێنمایەکان جێبەجێ بکەن پێکەوە ئەم بازاریان گەرمترە لە پێش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. هەموو ئەوانەی لەم بازارەدان بڕوایان نەبە دەستکێشە نابە دەمامەت. جەلال 30 ساڵە مامەڵا با کۆترەوە دەکات. ترسی لە ڤایرۆسەکە نیە و دەڵێ شکر بۆ خوا بازارمان زۆر باشە. وڵی لە چاوەیە کاڵەن کۆرۆنا ینی لەخوا بەزیابێ بازار باشە یعنی فەرقێکی وای نەکردووە لەخوا بەزیابێ خراپ نییە. خەڵک مەسەلەن بەو شێوەیە لی ناترسێ یعنی خۆی کۆرۆناش ئەگەر هەموو کەسێ ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێکە بەو شێوەی نیە کە خەڵک وەک باسیەکە هیچ ترسێکمانە هیچ بەهۆی ئەمە بەهۆی باڵندەوە بە هیچ شێوەیەک ناگوازرێتەوەی. ژێر پردەکەی ناو بازاری سلێمانی جمەی دێت لە کڕیار و فرۆشیار. پزیشکان شوێنەکە بە مەترسی زوو بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە دەزانن نەک بەهۆی باڵندە و ئاژەڵەوە بەڵکو بەهۆی قەرەباڵغیەکەیەوە. لە پەلەوەر و ئاژەڵەوە ناگوازێتەوە بۆ ئینسان بەڵام بە شێوەیەکی گشتی قەرەباڵخی لە شوێنەکانە چونکی ئەم کۆرۆنایە لە ئینسانە بۆ ئینسان لە ڕێگای دەست لە ڕێگای پژمە لە ڕێگای کۆکە ئەگوازرێتەوە پێویستە تا بکرێت قەرەباڵغیەکان کەم بکرێت. قایمقامێت زۆر جێگایی لە نێو شاردا داخستووە. بازاری ئاژەڵ و باڵندەش دەخاتە ئەجندای کارەوە بۆ ئەوی بە شێوەیەکی کاتی کڕین و فرۆشتنی تێدا نەکرێت تا نەخۆشەکە تێدەپەڕێنرێت. هەر حاڵەتێک بزانین کاریگەری هەیە لەسەر بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە و بە شێوەی گشتی ڤایرۆس و بەکتریا لە شوێنە گشتەکانە کاری پێیسی لەسەرەکەین ئەو شوێنەش کە بەڕەسان باسەکەن بەنسبەت ژێبردەکەەوە یەکێ بە لاولیات ئێمە لە لێژی کۆبنەوەی داهاتوی خۆمان کار لەسەرەوەکەین ئەوانە قەدەغە بکرێن ناو بازار و شوێنە گشتەکانیان نا بەڵام دڵنیاییە هاوڵاتیان هەر شتێک پێویست بێ بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وەکو لیژناوبەشەکانی قایمقامەتی سلێمانی ئەگرینە بەر. هاوڵاتیانی سلێمانی بوون بە دوو بەشەوە بەشێکیان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان و بەشەکەی تریشیان
لەسەر ژیانی ڕۆژانی خۆیان بەردەوامن و هیچ ترسێکیان نییە بۆ توشبوون بە ڤایرۆسەکە. دیار جەمال، کوردستان 24 سلێمانی. لە ماوەی ڕابردووە سۆڤان ڤایرۆسی ئەنفلۆنزای باڵندە هەبوو بەڵێوا بێگومان باڵندەش هەڵگری هەندێک ڤایرۆسە کە ئەگوێزرێتەوە بۆ مرۆڤ بۆ ئەگەر شوێنەکە ڕێکاری یاسای بۆ گیرێتە بەر و بەشێنایەکانوستی ڕەچاوی تەندروستی بکرێتە ئاساییە بەڵام لەوانێ لەم کاتە ئەگەر بڕیار بە داخستنی بدرێت لە قازانجی هاوڵاتیان تەندروستی هاوڵاتیان بێت. بەڵێ ئێستاشە چینە ناو بازاری دراو و بەهای دراوەکان و بازاری زێر با بەیەکەوە بەهای دراوەبیانەکان و نرخی زێر لە بازارەکانی هەرێمی کوردستان ببین. $100 ئەمریکی بەرامبەر بە 120,400 دینارە. 100 یۆرۆ لە بازارەکانی هەرێمی کوردستان بەرامبەر 133,000 دینارە. 100 پاوەندی بەریتانی 154,000 دینارە. 100 لیرەی تورکی بە 19,500 دینارە. 100,000 تومانی ئێرانی 8,000 دینارە. نرخی ئەم ڕۆی زێر لە بازارەکانی هەرێمی کوردستان سۆڤان بۆتانە خوێنێتەوە. وەک بڵێ زۆرم حەز لە زێرە هەموو جایشەواڵێ مسقالێک زێری عیار 24 بە 110,000 دینارە. مسقالێکیش زێری عیار 21 بە 272,000 دینارە و مسقالێکیش زێری عیار 18 بە 230,000 دینارە. بەڵێ بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەیەکی خێرا هەفتەی ڕابردوو 500 سەرمایەدار لە جیهانە کە کۆمپانیەکانیان لە بواری تەکنۆلۆژیا کار دەکەن بە بەهای 444 میلیارد دلار زیانی بەرکەوتووە. لە ناو لیستی ئەو کۆمپانیانە کە زیانی زۆریان بەرکەوتووە کۆمپانیا و گەورە کارگەکان کە لەسەر ئاستی بازاڕەکانی جیهان هەن. و هاژە لەسەر ئەمە این هاوسێکی ئامادە کردو کە پێکەوە دەیبینین زین ئەو زیارانە چی. بەپێی ڕووپێوەیەکی ئاژانسی بلۆمبەرگ بڵاوکراوەتەوە لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەیەکی خێرا لە 60 وڵاتی جیهان 500 سەرمایەدار کە خاوەنی کۆمپانیای جۆراوجۆرن بە بەهای 444 میلیارد دلار زیانیان بەرکەوتووە. یەکێک لەو کۆمپانیانەی زیانێکی زۆری بەرکەوتووە کۆمپانیای ئامازۆنە بە جۆرێک سامانی خاوەنەکەی بە بەهای 11 میلیارد و 900 میلیۆن دلار کەمی کردووە. لە ناولیستی ئەو کۆمپانیانەی بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە جیهان زیانێکی بەرچاویان بەرکەوتووە سەرمایەدار و کۆمپانیای گەورە هەن کە ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر بازاڕەکانی جیهان هەیە. لەوانە کۆمپانیای مایکرۆسۆفت و هیندی ریلیانس بۆ وزە هەریەک لەوانە بە سەدان میلیارد دلار زیانیان کردووە. دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە چین و تەشەنەکردنی بۆ نزیکەی 60 وڵاتی جیهان جگە لە زیانە مرۆیەکان هاوکات بە سەدان کۆمپانیا لە چین کشانەوە و لقەکانیان لە وڵاتە داخست. هەروەها نزیکەی 50 کۆمپانیای فڕۆکەوانی گەشتە ئاسمانەکانیان بۆ ئەو وڵاتە ڕاگرت. ڤایرۆسی کۆرۆنا بە بڕی 100 میلیۆن دلار زیانی بە کۆمپانیای بواری فڕۆکەوانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەیاندووە. هەریەک لە سندوقی نەختینەی نێودەوڵەتی و بانکی نێودەوڵەتی ئامادەکاری دەکەن بۆ ئەوەی ڕوبەڕووی زیانە ئابوووریەکانی ڤایرۆسی کۆرۆنا ببنەوە. هاژە غەفور، کوردستان 24. کۆرۆنا لە جەنگ بەرامبەر بە خەڵک بەردەوامە بێت. بە وتەی زانایان پێچێت کۆرۆنا لە شێوەی پەتایەکی وەرزی ساڵانە بەردەوام بێت، بەڵام بە جیاوازیەکی کە وەک هەر پەتایەکی دیکە ڤاکسینیان چارەسەری بۆ پەیدا بکرێت و سیستمی بەرگری لەشی مرۆڤ بەرامبەر ئەم ڤایرۆسە بەهۆی ئەو ڤاکسینەوە بەهێزە بێت. پرۆفیسۆر جۆن ئەکسفۆرد لە زانکۆی کوین ماری لە لەندەن ڕایگەاندووە بە پێی جۆری زنجیرەی ڤایرۆسی کۆرۆنا کە بە درێژایی پەنجەکانی سەدەی ڕابردوو پەیدا بوون و بە شێوەیەکی پەسیویان فلاوەنزا دەناسرێن دەبێ چاوەڕێ بین. تەنها چاوەڕێبوونەکە چارەسەرە بزانین ئاخۆ کۆڤید-19 دەچێتە ناو ئەو زنجیرەیە یاخود نا، تەنها دەبێ چاوەڕێ بکەین. زانایان لە سەرتاسەری گیان ئێستا کار لەسەر پێشخستنی جۆری ڤاکسینی ئینفلۆنزا ئەکەن بە شێوەیە کە تاقیکردنەوەکان لەسەر ئاژەڵانی تاقیگەیە ئەنجامەدرێ، بەڵام کردارەکە کاتیەوێ و تا بگەنە ئەو ئەنجامی ئەگەر سەرکەوتن لەم تاقیکردنەوەیە بەدەست بهێنرێت و مانای ئەوە نییە، یعنی ئەگەر سەرکەوتنیان بەدەستە مانایەوە نییە کە بۆ هەمیشە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوەچێت، بەڵکو وەک ڤایرۆسەکانی دیکەی وەرزی دووبارە بێتەوە، بەڵام ڤاکسینی خۆپاراستن لە توشبوون بە کۆرۆنا
دێتە بازارەوە ئەو کات ئێمە دووچاری ئەوە نبینەوە کە ئەو مەترسیە زۆری ئێستا هەیە بەردەوام بێت. بەڵێ ینی ڕۆژێک دێت کە قساکەین لەگەڵ یەکتریا ئەڵێ پێویستیم بەوەیە کە مۆڵەتم بەنێ پشوم بەنێ بۆ تووشی کۆرۆنا بووم یەک دوو ڕۆژ ئیسراحەتەکەم و دێمەوە. هیوادارین کە ئەو ڕۆژە بە زووترین کات بێت کە ببێت بە وەزە پەتایەکی وەرزی بچووک کە ئەونا وەکو ئێستا کاریگەری لەسەر تەندروستی بۆ هیوایان هەر نەمێنێ نەمێنێت بەس بە پێی زانەکان بێت هەر دەمێنێت لەگەڵ جەوەکە خۆی ئەڕەخسێنێت لەگەڵ کەش و هەوای خۆی ڕەخسێنێت. بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئێران گەشتی دەرەوە لە بەرپرسانی حکوومەت قەدەغا ئەکات. ئیسحاق جیهانگیری جێگری سەرۆک کۆماری ئێران بە میدیاکانی وڵاتەکەی ڕاگەیاندبوو ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا و خۆپاراستن لە کۆرۆنا گەشتی دەرەوەی وڵاتەکانیان لێ قەدەغاکەن بۆ ڕوبەڕبوونەوەلەوە لە هەموو فەرمانبەر و بەرپرسانی وڵاتەکەی جگە لە کارمەندانی وەزارەتی دەرەوە کە قەدەغا دەکرێت. ئاماژەی بۆ کردووە کە ئەگەر کاری زۆر پێویستیان نەبێ بەرپرسەکان پێویست ناکە گەشت بکەن دەرەوەی وڵات لە کاتی گەڕانەوەشیانە بە پشکنینی چڕ کە پزیشکی ینی پشکنینی زۆر چڕی پزیشکیان بۆ بکرێت و بەوەیە تێپەڕن بە پێی دوایین ئاماریش تا ئێستا بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا 92 کەس لە ئێران گیانیان لەدەستداوە و نزیکەی 3000 حاڵەتی دیکەی توشبوون لە وڵاتە تۆمار کراون. وەزارەتی تەندروستی ئێرانیش جەخت دەکاتەوە کە 552 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتەکەی چارەسەر کراون و نەخۆشخانەیان جێهێشتووە. بەڵێ سپاس بۆ خوا لەگەڵەوەشا کە خەڵک تووشە بێت لەگەڵەوەشە ڕێژەیەک هەیە کە چاک دەبنەوە ئەمە جێگەی خۆشحاڵیە کە تەنهاوە نیە بەس توش ببن و گیان لەدەست بدەننا بە پێچەوانەوە لەگەڵ بەرزبوونی پلەکانی گەرماوە بەرگری لەشی مرۆڤەکان دەکرێت ئەوە ئەو ژمارەش زیاد کرد کە چاکە بنەوە. لیژنەی نیشتیمانی بنبڕکردنی ڤایرۆسی کۆرۆنا لە ئێران بڕیاریدا بۆ ئەم هەفتەیە نوێژی هەینی لە سەرجەم شارەکانی ئێران ڕابگیرێت. لیژنەی نیشتیمانی بنبڕکردنی ڤایرۆسی کۆرۆنای ڕاگەیاند بە مەبەستی ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە نێوان نوێژخوێنەکانە. بڕیاری یاوە بۆ ئەم هەفتەیە نوێژی هەینی لە سەرجەم مزگەوت و حسەینیەکانیان لە هەموو شارەکانی ئێران ڕابگیرێت. جێگەی ئاماژەیە کە هەفتەی ڕابردوش لیژنەی نیشتیمانی بنبڕکردنی ڤایرۆسی کۆرۆنا نوێژی هەینی لە چەند ناوچەیەکی ئێران ڕاگیرا بوو. بەڵێ ئەمیش وەکو ڕێکار بەکاری دەهێنن کە زیاتر ئەو نەخۆشیە بڵاو ناکرێت نەبێتەوە. بەڵێ هاوشێوەی وڵاتانی دیکەی جیهان تایوان ژمارەیەک ڕێوشێنی تایبەت و جیاواز بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا دەگرێتە بەر. هاوکات هاوڵاتیانی وڵاتەکەی لە مەترسی ئەو ڤایرۆسە ئاگادار دەکاتەوە و داوایان لێ دەکات هاوکار بن. تا ئێستا زیاتر لە 90,000 کەس لەسەر تاسەری جیهان تووشی کۆرۆنا بوون و 3,000 کەسی دیکەش گیانیان لەدەستداوە. هەژمارە قوربانیان ڤایرۆسی کۆرۆنا یەن و گەها زێدەی 3,000 کەسی و هەژمارە توشبوویان ژی نێزی 9,000 ji ber belavbûna bilezavî vîrusî li zêdetirî 6 welatên cîhanê rêkkarên tundên parastinê tên standin. Wêzdgeha Taipî li Taywanê niha teknîka pêdaçûna bi kompyûterê bikarsîne da ku bizane kî ji rêwiyan ta girtiya û pleya germiya wî zêde ye. Her kesekî pleya germiya wî 38 û zêdetir be tê cuda kirin. وێزگەها تایپی gelek qerbalxe ev ne pirsa tagirtin û nexweşiyeke asa ye ev korona ye. Welatî bawerin ku rêkarên parastinê jî çareseriyê baştirin. Tevî ku 40 kesên hilgirên vayrosê koronayê hatine tomarkirin li Taywanê 12 ji wan çareser bûne û tenê yek kes can ji dest daye. Ez bawerim ku ev rêkareke parastinê ye nabe em min li bendê bînin ku vayros belav bibe. Kurya Başûr 600 kesên nû roja duşembê tomar kirin. 5 kes jî can ji dest dan. Li Çînê jî ku cihê sereke belavbûna vayrosê ye 202 kes hatine tomar kirin. 42 jî can ji dest dan. Tirsa ji petaya cîhanî jî li tevahiya welatên cîhanê belav bûye. İvan Umar, Kurdistan 24.
بێگومان گرتنەبەری ڕێککاری توند لە هەموو وڵاتان بە تایبەت وڵاتانەی کە ڤایرۆسەکە تیا بڵاوەتەوە تەشەنەی کردووە. بۆیە ئەگەر هەر ڕێکارێکی توندیش بگیرێتە بەر لە هەرێمی کوردستان هەر لە یاخود کەمکردنەوەی نوێژی بە کۆمەڵ و هەر کارێکی دیکە ئەمە بۆ ڕێگرتنە لە ڤایرۆسەکە و لە قازانجی تەندروستی گیانی هاوڵاتیانە. جیاواز لە کۆرۆنا و لەو بابەتانەی دیکە مایک بلۆمبێرگ گەورە سەرمایه‌داری ئەمریکا لە کێبڕکەی هەڵبژاردنەکان کشایەوە. مایک بلومبێرگ گەورە سەرمایه‌داری ئەمریکا کاندیدی دیموکراتەکان بۆ پۆستی سەرۆکی ئەمریکا لە کێبڕکەی هەڵبژاردننی سەرۆکایەتی کشایەوە. و ئاشکرابوونی ئەنجامەکانی هەڵبژاردنە بەرایەکان کە بۆڵمبرگ لە کوی چواردە ویلایەت تەنیا لە یەک ویلایەت سەرکەوتنی بەدەستهێناوە. دیارە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە بکشێتەوە. مایک بۆڵمبرگ کاندیدی کشاوە لە هەڵبژاردن پشتیوانی خۆی بۆ جۆ بایدن دووپات کردەوە و ڕایشی گەیاند کاندیدی دیموکراتەکان دەتوانێت لە هەڵبژاردن شکست بە دۆناڵد ترامپ بهێنێت. کشانەوەی مایک بڵمبێرگ لە کاتێکدایە کە ئەو سەرمایەداران نزیکەی $9 ملیارد لا کێبڕکەی هەڵبژاردنەکان خەرج کردووە. بەڵێ ئەمڕۆ من و هاژەی هاوکارم هەڵی ئەوماندا لەگەڵ ستافی ڕۆژباش پڕبایەخترین هەواڵەکان و زۆرترینی هەواڵەکانتان بۆ بخەینە ڕوو لە ڕۆژباشی کوردستان 24. بەڵێ هەر شاد.